نە مناڵ نە ئەوانەی زەواجیان کردووە نە ئەوانەش کارتی نیشتمانیان نییە ناتوانن فۆرمە تازەکەی خۆراک پڕکەنەوە بەڵام نیگەران مەبن. ماوەیەکە پرۆسەی با ئەلکترۆنیکردنی پسۆڵەی خۆراک خەڵکی هەرێمی کوردستانی سەرقاڵ کردووە و زۆرن ئەوانەی کە هەوڵ و تەقەلایەکی زۆریان داوە و نەیانتوانیوە داخلی سیستمەکە بن. ئێمە لەسەر ئەم بابەتە پەیوەندیمان کرد بە سیامەن نانەکەلی بەڕێوەبەری پسۆڵەی خۆراکی هەولێر. ئەوتی ناوی منداڵی تازە و ئەوانەی کە زەواجیان کردووە داخلی سیستمەکە نابێت، تەنانەت ئەوانەی کە ناویان لە پسۆڵەی خۆراکە هەیە و بەڵام نفوسە کۆنەکەیان هەیە و کارتی نیشتمانیان نییە ئەوانیش داخل نابن. بە کورتی و بە کوردی ئەوانەی کارتی نیشتیمانیان نییە و کارتی زانیاریان نییە داخلی سیستمەکە نابن. بەڵام هەواڵە خۆشەکە ئەمەیە پرۆسەی بە ئەلکترۆنیکردنی پسۆڵەی خۆراک لە قۆناغی سەرەتادایە کە ئەوان بە قۆناغی ئەپدەیت و نوێکردنەوە ناوی دەبن. واتە چەند قۆناغێکی تری ماوە و لە داهاتوودا بە هەماهەنگی لەگەڵ بەغدا کار دەکەن بۆی قۆناغەکانی تریش ئەنجام بدەن و منداڵە تازەکان و ئەوانەی زەواجیان کرد و لە ڕەبەنی هاتوونە دەرەوە ناویان لە پسۆڵەی خۆراکدا تۆمار بکرێت و نان بڕاو نەبن. لە ئێستادا لە 14 پارێزگای عێراق بە هەرێمی کوردستانیشەوە پرۆسەی بە ئەلکترۆنیکردنی پسۆڵەی خۆراک دەستی پێکردووە. لە هەرێمی کوردستان سەرەتا و هەشتی ئەم مانگە لە هەڵەبجەوە دەستی پێکرد، دووسێ ڕۆژیشە لە دهۆک و هەولێر و سلێمانیش دەستی پێکردووە و تا 36 بەردەوام دەبێت. وەک سیامەن نانەکەلی دەڵێت ئەگەر پێویستیان پێبوو ئەو کات دە ڕۆژێکی تر ماوەکەی درێژ دەکەنەوە، بەڵام دواتر وەگوتێم قۆناغەکانی تری دەست پێ دەکات و ئەوانەی تریش دەتوانن ناویان لە فۆرمە تازەکەدا تۆمار بکەن.